پێشتر ئیشمان کردیا لە بازاری حەمەدیە سوق الحەمەدیە ئەو سوق الحەمەدیە لە سووریا زۆر بەناوبانگە. دوکانش هەیە ئەوانە ئەو دوکانەکە مۆتە دەفرۆشی ناو بەگداشە زۆر بەناوبانگە لە سووریا یعنی ئەوە کودەری ئەو توراسە توراسی سووریا. نزیکی 9 ساڵ ئیشمان کردیە لەولای ئیشی مۆتا ئەو مۆتا حەسرم بەدەستت دروست دەکەی مۆتا شتی سڕۆشتی خۆماری شتی زۆر نایاب شاز وتم وەڵا دوکانی بە خۆم دادەنم ئەو دوکانە لە بشتما دانرای 3 نەوە دروست دەکەم لەناو ئەو دوکانە 4 نەوە. یەکەم نەوە کونافەی پەپەنیر نابلسی، دووەمین نەوە مەدلوقا دەرێن مەدلوقا نازانم ئێرە هەموو خەڵک شارەزانی مەدلوقا یانی چیە؟ مەدلوقا لە بنی کونافەیە سەری قەیماخە ئێرە دەرێن سەرتووە لەگەر فستقی کەس فستق حەلەبی لەگەر مۆتەی بەگداش ئەو مۆتەی بەدەست دروست دەکەم مۆتە سڕۆشتی لەگەر حەلاوەی پەپەنیر حەلوە پەپەنیر دەرێن. وەڵا تقریباً مانگێک 2 مانگ خەڵک دێ پرسیار دەکەی کاکە ئەوە چییە؟ من دەرێم ئەوە مۆتەیە شیری خۆماریە قەیماخەکەش خۆماریە فستقا شتێک زۆر یعنی طبیعی و باش. ئەمن ئێرە شیر لە مەزرعی دەنێم لە کم فەلاحەکە دەینە. ئەو کاتی حالم دەخوا یەکەم زار دووەمین زار دێتن سێمین زار دێتن ئەم پرسیار دەکەم ئابرام خۆشە ئاخشکم خۆشە ئەو مۆتای کووە هەموو دەرێن ئەو مۆتا شتی نایابە یعنی لە هەولێر نیتمە نەمن خواردیە بێشتر. ناوی مخترعی ئەو مۆتەیە ناوی حەمدی بەگداش حتا ئێستا دوکانی مایە لە بازاری حەمەدیە لە سوق الحەمەدیە حتا ئەو دەقەی ناوی حەمدی بەگداشە لە ساڵی 1895 دەست پێ کردی ئەو مۆتا بخۆی حاجی حەمدی بخۆی ئەو مۆتە اختیراعی کردیە بێشتر وەکو سندوقی دار بوو لە ناو ئەو سندوقەکە حەوزی ستیلی هەیە لە دەوری بەری حەوزەکە بەفر دادەنی دوای شیرەی تێدەکە لە ناو ئەو حەوزەکەی شیرەکە تەوزیعی دەکا لەسەر دیواری ئەو حەوز ستیلە دەبتە مۆتەیە بەفرە دوای ئەو مۆتەکە دێتە خوارێ بەدار لێدەدا بەدەست دێ لێدەدا تقریباً 10 دقە 15 دقە 20 دقە حتا هەوایەکە لێ دەردەچی. گوتم حەزم لێیە ئەو فکرەی بابینم لۆ هەولێر ئەو فکرە هینایتمان ئێرە بێم گوتیە خەڵک ئەلحەمدوللا زۆر شارازای زۆر مۆتەی من حەزی دەوێ لەبەر مۆتەکە سەرۆشتیە خۆماریە